دێنە سەر پرسیاری چوارەم کە ئەم پرسیارە لە ڕەجی ١٨ لەسەر ڕەجی 25 سادە بکە. ئەم پرسیارە پار هاتەوە 2023-2024. دەی سەرەتا بزانین سەرەی کەرتەکەی ڕەجی هەیە ١٨ ڕەجی هەیە نیتی کەواتە ڕاستەوخۆ تەمەشای خوارێک کە بزانە ژمارەی خواریش ڕەجی هەیە یان نە. ڕەجی 25 دەکاتە چەند؟ دەکاتە 5. کەواتە وەرە هەڵبژارنەکان ئەوەی ژێری کەرتی 5 بێڵە ئەوانیت کە تەرکە ئێستاوە 5 ئەکرێ بیتە وەڵام. ئەوە ژێری کەرتەکەی چەندە؟ ڕەجی 5 کەواتە نابێتە وەڵام. سی ژێری کەرتەکەی 5 کەواتە ئەکرێ بیتە وەڵام. دی ژێری کەرتەکەی ڕەجی 5 کەواتە نابێتە وەڵام. ئەو جارە ئیش لە ساڵ بژارنەکان کە ڕاستەوخۆ ئەتوانێت ڕێگەی شکارێکەش بەکاربێنی ئەگەر شناو ڕێگای بەکاربێنە ڕاستەوخۆ تەنیش ڕێگەکە چەندە؟ 6. شەشەکەی جارانی خۆیکەوە دەکاتە چەند؟ دەکاتە 36. 6 زاران 6 دەکاتە 36. ئەو 36 جارانی ژمارەی ناوڕێگەکەی کە 36 جاران سێ دەکاتە چەند؟ ئەگە کردیە 180 ڕاستەخۆ دەبێتە وەڵام. بەڵام ئەگەر نەکردی 180 نابێتە وەڵام. ئێستا 36 جاران سێ دەکاتە چەند؟ دەکاتە 180 کەواتە ئەوە وەڵامی ڕاستە. لە بەرسی زانانی خۆمان کردەوە چونکە ئەو شەشە پێشتر لە ناو ڕەجی چەند بووە؟ پێشتر 36 بووە کە ڕێکمان لە وەرگرتیا ڕاستەوخۆ بیتەوە 6 ئەتوانی و ڕێگای بەکاربێنی. وەرە سی تاقیکەوە بزان دەکرێت بیتە وەڵام. ئەو شەشە ئەگەر جارانی خۆیکەوە دەکاتە چەند؟ دەکاتە 36. 36 جارانی 23 دەکاتە 180 نەخێر کەواتە بیتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری پێنجەم کە ئەم شێوازەش پار هاتەوە ئەڵێ چ؟ سادەکردنی کامە لەمانەی دێن هەڵەیە 4 هەڵبژارنی دایتەتوو 4 ڕێگشی دایتەتوو بە وەڵامەوە. سێ لە ڕێگەکان وەڵامی دروستی لەگە نووسە بەڵام یەک ڕێک وەڵامەکەی بە هەڵە لە توودانایە تو دەبی ئەچ بکەی ئەو وەڵاماڵێ بدۆزیەوە. ئەڵێ ڕەجی 72 وەرە لۆم شیکار بکە دەکاتە چەند؟ دەکاتە 6 ڕەجی 2. ئەتوش دەبی چ بکەی؟ دەبی شیکارکەی. شەشەکەی جارانی خۆکەوە 6 جاران 6 دەکاتە چەند؟ دەکاتە 36. 36ەکەی جارانی دوو کە ئەگە کردی 72 ئەوە کەواتە وەڵامەکەی ڕاست و توودانایە. وەرە 36 جاران دوو کە دەکاتە چەند؟ دەکاتە 72 کەواتە ئەوە نابێتە وەڵامی ڕاست. لەبەرچ نابێتە وەڵامی ڕاست چونکە ڕەجی 72 دەکاتە 6 ڕەجی 2 وەڵامەکەی بەڕاستی لە توودانایە ئەتوو چ دەوێ؟ وەڵام هەڵەکەت دەوێ. وەرە بی تاقیکەوە 5 ڕەجی 3 ئەڵێ ڕەجی 75 ئەگەر سادە بکەین دەکاتە 5 ڕەجی 3. ئایا بزانین ڕاستی وەڵامەکە داناوە؟ 5ەکەی جارانی خۆکەوە 5 جاران 5 دەکاتە 25. 25 جاران سێ دەکاتە چەند؟ دەکاتە 75 کەواتە ئەوەش ڕاستە ئەوەش نابیتە وەڵام. دێن هەڵبژارنی سی ئەڵێ ڕەجی 24 ئەگەر سادە بکەین دەکاتە 2 ڕەجی 6. بزانین وەیە ئەو دووە پێشتر چەند بووە؟ پێشتر لە ناو ڕەجی 4 بوو بەڵام کە ڕێکمان لەوەرگرتە بوویتە 2. دووەکە ڕاستە خۆ جارانی خۆکەوە 2 جاران 2 دەکاتە 4. 4 جاران 6 دەکاتە 24 کەواتە ئەوەش ڕاستە کەواتە ئەوەش ناکرێ بیتە وەڵام لەبەر چونکە ئەمە وەڵام هەڵەکەمان دەوێت. دی تاقیکەوە ئەڵێ چە ڕەجی 20 تێکسانە بە 5 ڕەجی 2. بزانین وەڵامەکەی بە هەڵە دانایم یان بەڕاستی. 5ەکەی جارانی خۆکەوە 5 جاران 5 دەکاتە 25. 25 جاران 2 دەکاتە چەند؟ دەکاتە 50 بەڵام ئێرە چەندە؟ ئێرە 20 کەواتە وەڵام هەڵەکەمان کامەیە؟ دی بە هەڵە لۆمانی دانایە کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری شەشەمانەیە ئەڵێ چە ڕووبەری چوارگۆشەی بەرامبەر بدۆزەوە. ئەمە یاسایەکمانەیە لە دۆزینەوەی ڕووبەری چوارگۆشە ڕووبەر یەکسانە بەچی لە جارانی لە چی دایتەمە؟ دوو لای دایتەمە وەرە هەردووشیان جاران یەکدی بکە ڕاستە و خۆ شەشەکەی جارانی 6 جاران 6 دەکاتە چەند؟ دەکاتە 36 جاران. ڕەجی 5 جاران ڕەجی 5 دەکاتە چەند؟ ڕەجی 25. ڕەجی 25 دەکاتە چەند؟ دەکاتە 5. 5 جاران 36 بکە دەکاتە 180 کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست. ئەڵێ چ پرسیاری هەفتەم سادەکردنی ڕەجی 75 کامەیە 2023 داتێتەوە. تێنچی دەکەین ئەتوانی دوو ژمارەوەری یەک ڕەجی هەبی یەکنەیبی بەو ڕێگەی شکارکەی یان خۆتوانی بەو ڕێگەی شکار بکەی ئێستاکە بەکارێنێ. ئیش لە ساڵ بژارنەکان دەکەی. پێشتر ئەو دووە چەند بووە؟ لە ناوڕەجی 4 بووە بەڵام کە ڕێکمان لەوەرگرتە بوویتە 2. ڕاستەخۆ توانی جارانی خۆیکەوە 2 جاران دەکاتە چەند؟ دەکاتە 4. 4 جاران 5 دەکاتە چەند؟ دەکاتە 20. ئێرە چەند؟ ئێرە 75 کەواتە نابێتە وەڵام. 5 جاران 5 دەکاتە 25. 25 جارانی سێ دەکاتە چەند؟ دەکاتە 75 کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست.